بەڕێزان لار شوێ بینەر و بیسەرمانە نسڵاوتان لەبێت لە دیبەیتێکی تایبەت بە دۆخی وەشانخانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان، واروها دۆخی نووسەرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو کێشە و گرفتانەی کە هەردوو لایەن هەیەە لە چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکان. لەگەڵتانە دەبین لەم دیبەیتەدا بە میوانداری هەرێک لە بەڕێزان خات و سەیران سایدپور، بەرپرسی بەشی بڵاوکردنەوەی وەشانخانەی مادیار بەڕێز لوقمان ڕەحمانی، بەڕێوەبەری وەشانخانەی مانگ و بەڕێز ئەکاوان محەممەدپور نووسەر و ڕەخنەگری ئەدەبی. سپاس بۆم دەرفەتەکە لەگەڵمانان. با سەرەتا لە خات و سەیرانەوە دەست پێ بکەین وەکو ڕێزگرتنێک لە مافی خانمانیش ئەگەر ڕێم پێ بدەن. سەیران خان، ئەو کێشە و گرفتانەی کە ئێوە وەکو وەشانخانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکان هەتانە کامانن؟ پێشەکەمی سڵاو ڕێزم هەیە بۆ ستافی ڕوودا و بوو بینەرانی ڕوودا و ئەو ڕێسا و ڕێکارانە کە تایبەت بە چاپ و بڵاوکردنەوەی نەشرن دیارە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ وشانخانەکان، بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ دام و دەستگا ئیداریەکان. ئەو بەشێکە وشانخانەکانە ئەوەیە کە نووسەر وەرگێر یانەوە کەسێک کە خاوەن بەرهەمەکەی پێشکەشی وشانخانەکانەکات. دیارە وشانخانەکانی بەشێ لە وشانخانەکان تیمی تایبەتیان هەیە بۆ هەڵسەنگاندنی بەرهەمەکان، لیژنەیان هەیە و هەر بەرهەمێک گەر ئەدەبی بێ ئەڕواتە بەشی تایبەتی خۆیەوە، زانستی بێ هەر بۆ شێوە ئەڕواتە بەشی تایبەتی خۆیەوە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت و دوایە ئەگەر لە لیژنەکە دەرچوو ئامادەی لەسەر دەربڕی چاپ ئەکرێت و ئەنێردرێت بۆ دام و دەستگا ئیداریەکان کە لە سەروی هەمویانەوە یان ئەو ناوەندەی کە ئێمە زیاتر لەگەڵی سەرۆکارمان هەیە، وەزارەتی ڕۆشنبیری و لاوانیان لەلای ئێمە پێڵەن فەرهەنگ و ئیرشادی ئیسلامیە بەرهەمەکانێرن دیارە لەوەی ئەوانش لیژنەی تایبەتی بە خۆیان هەیە و هەڵسەنگاندنی بۆ ئەکەن لە چوارچێوەی یاساکانی خۆیانە، هەڵسەنگاندنی بۆ ئەکەن و وڵامەکەی ئەدەنەوە بە وەشانخانەکان کە ئایا ئەکرێت چاپ بکرێت یان ناکرێت. واتە مۆڵەتی بڵاوکردنەوەی بەرهەمی نووسەرێک لەلایەن چاپخانە و وەشانخانەکانەوە وەرەگیری. بەڵێ پێشتر ئەو یاسایە هەبوو نووسەرەکان خۆیان ئەیانتوانی بە شێوەیە سربەخۆ مۆڵەت بۆ بەرهەمەکانیان وەربگرن، بەڵام ئەو ماوەی چەند ساڵێکە ئەو یاسایە نەماوە، تەنیا و تەنیا ئەبێ لە ڕێگەی وشانخانەکانەوە بێت. زۆر باشە کاک لوقمان، هەر بۆ پرسیارە دێمە لای بەڕێزت. بۆ نمونە چاپکردنی بەرهەمی نووسەرێک کە دێتە وەشانخانەکەی ئێوە، ئەو قۆناخانەی کە تێیەپەڕێنێت ئەم پرۆسەیە چەندێک کاتی دەوێت؟ وڵا ڕێز و سڵاومەیە بۆ بینەرانی کاناڵی ڕوودا و ستافی کاناڵی ڕوودا و بەڕاستی کاتێک بە پێی کتێبەکان فەرق دەکەن. هەندێک کتێب هەیە لێژنەی جۆرا و جۆر دەبێ هەڵی سەنگێنەیە، هەندێک کتێب هەیە دیزایانی فەرق دەکا، وەلی فکر ناکەم لە مانگێک یا دوو مانگ زیاتر بخایەنێ کتێبەکە تا لە لێژنەی بڵین لەو لێژنەی کە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت لە بواری ناوڕۆکەوە کتێبەکە دەربچێ لە دوو مانگدات بە نەتیجە دەگا. لە دوو مانگە. بەڵێ. باشە، کێشەکان زیاتر ئایا کێشەی یاساین کە لە کاتی چاپکردنی بەرهەمێک ڕوبەڕووی ئەبنەوە یان کێشەی ئابووری و کێشە و گرفتی دیکەشی لە پشتە؟ وڵات کێشەکان زۆرن، هەرە دوو کێشەی کە جەنابەت فەرموون نین. زۆر بابزانی کامانن نووسەر لەسەر ڕێنووسێک پێگری دەگا دەبینی وەشانخانەکە چاپەمەنەکە ئەو ڕێنووسەی پێباژنێ یا تێبینی هەیە لەسەر ئەو ڕێنووسا، ئەوە بەشێکی دەگەڵێتەوە نێو پەیوەندی چاپەمەنی و نووسەر. بەشێک کەژ یاساکانە، هەندێک کتێب هەم بە چەند مانگ زیاتریش لە وزارەتخانە جواب ناتەوە، ئەوانش لێژنەی تایبەتی خوانەیە بۆ هەڵسەنگاندن، هەر بۆ بوونەوە ئەو شتانە بە پێی کتێبەکان مۆڵەتەکەش فەرق دەکات کە چ کات دەبە. دوای کێشەی ئابووری زۆر مهمە، هەندێک کتێب هەن زۆر پێویستن بۆ کتێبخانەی کوردی، وەلی نەوە چاپەمەنەکان نە نووسەر توانایەوە نییە ئەو کتێبەی چاپکە، حتمما دەبێت پشتگیری ناوەندێک شوێنێک لەسەر بێکە ئەو کتێبە دەرچێت. بۆ نمونە کتێبی فەرهەنگ و قاموسەکان، بۆ نمونە کتێبی لێکۆڵینەوەکان، ئەوانە کتێبهایەکی تایبەتن و پێویستیشە بۆ کتێبخانەی کوردی و وەلی شاد بە فرۆشتنی کتێبەکان پارەکەی نەگەڕێتەوە. هەر بۆیە نووسەرەکانی بەتایبەت لە ڕۆژهەڵات زۆر گرفتی ئەو بەشانەیە کەسانی کە کاری فەرهەنگ کاری لێکۆڵینەوە بە چەندین ساڵ کار دەکەن دەبینن بەرهەمەکان بە ئاسانی چاپ نابێت. بەڵێ، زۆر باشەکە کاوان بەڕێزت وەکو نووسەرێک لە کاتی چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکان
ئەو کێشە و گرفتانەی کە نووسەرانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوبەڕوویە بنەوە کامانن؟ وڵێ منیش بەنووری خۆم سڵاو عەرز دەکەم لە ئێوە و لە بینەرانتان. بەڕاست هەمیشە بۆ هەر نووسەرێک یەک ڕیزێک لە کێشە و گرفت بوونی هەیە، یعنی لە پرۆسەی نووسینەوە بگرە تا دەگاتەیتر پرۆسەی چاپکردنی، جیاوازگرتنی، مجەویزگرتنی، چاپکردنی و دواتر بڵاوکردنەوەکەی. بەشێکیە لەوانە کە خۆ دەکەوێتە سەرشانی وەشانخانەکان کە ئێمە وەک نووسەر یا هەر نووسەرێک دیارەکە کتێبەکەی دەبێت بە وەشانخانێک بە چاپەمەنیەکی تایبەت بدە لە بەپێی بوارە زانستیەکانێک کە ئەو چاپەمەنیە دیاری دەکا کتێبەکەی دەستنیشان دەکا و ئیتر دەیداتەوە دواتر ئەم پرۆسەی مجەویزگرتنە کە دۆستان باسییان کرد لە وەزارەت تێی دەکات. بەڵام لە دوا هاتنەوە وەختێک کە کتێبەکە دێتەوە کەمە گرفتێکی زۆر بنەڕەتیە بۆ کتێبی کوردی بە تایبەت لە ڕۆژهەڵات تاوان دەیبزانم لێرەش ئەم گرفتە هەیە لە باشووریش شێوازی بڵاوکردنەوەی کتێبەکانە کە زۆر دەفعە کتێبەکان لە هەر کتێبفرۆشیەک لە هەر شارێک کەمتر وایە ببیندرێتەوە یا دەستگا و میدیایەکی ڕاگەیاندن بۆ کتێب لای ئێمە زۆر کەمە کاگەر کتێبێک بڵاو دەبێتەوە کاری ڕەخنەکاری لەسەر بکەن، کاری ناسانی لەسەر بکەن، ئەگەر چی خۆب کۆڕ و پەردەلادان و شتە هەیەوە باشە، بەڵام لەلایەن خودی وەشانخانەکانەوە کەمتر ئەو هەوڵەی بۆ دەدرێکە کاری ڕاگەیاندنی بۆ بکرێت کە کتێبەکە زیاتر بناسرێت. ئێمە دەزانین کە بەداخەوە خوێنەری کتێبی کوردی زۆر لە ئاستێکی نزمدانی خوێنەری کتێبی کوردیمان کەمە، هەل لە ڕووی میزانی تیراژ و ڕادەی تیراژی کتێبەکانەوە دەزانین کە کەمە. بۆیە ئەمە پێویستی بەوەیە کە لە واقعدا نوعێک خوێنەر پەروەردە بکردێت. ئێستا ئەگەر کێشەی وەکو دەرس خوێندن بە کوردی ئەوانەمان هەیە لە مەسەڵەن ڕۆژهەڵات ئەمە زۆر پەرەی نەستاندووە، زانکۆی کوردستان بەشی کوردی هەیە بەڵام لە بەئیسلاح فقط دەورەی کارناسیە یا لیسانسیە بە کالیۆریسی هەیە و ئەمە خوێنەری کوردیمان کەمە. ئەمە دەکەوێتە بەشێکی زۆری دەکەوێتە بەڕاستی سەرشانی خودی وشانخانەکان کە بە لە ڕێگەی سایتەکانەوە، لە ڕێگەی گۆڤارەکانەوە، لە ڕێگەی میدیاکانەوە، لە ڕێگەی شێوازی دروستی پەخشکردنەوەی کتێب بۆ شارەکانەوە ناسانی ئەم گرفتەی بۆ نووسەر چارەسەرکە. چۆن نووسەر بەڕاستی فقط کاری نووسینەکەی لە ئەستۆ کاری ناسانی کتێبەکەی و نازانم تەبلیغی کتێبەکەی ڕێکلامی کتێبی لە باشترین پێوەرەکان بۆ نووسەرێک کە بێوێ لە ڕێگەی وەشانخانەکانەوە بەرهەمەکەی بڵاو کاتەوە کامانن. هەر وەشانخانەیەک بۆ خۆی یەک سری پێوەردادەنێت لە واقعدا، ینی هەندێک گوشانخانەمان هەند زۆر جەختیان لەسەر چیرۆک و ڕۆمانە، هەندێک گوشانخانەمانە لەسەر کاری توێژینەوەی زۆرتر کار دەکەن، ئەڵبەتە بەو مانایە نییە کە کارەکانی تر چاپ ناکەن، وەلی لای ئێمە زۆرتر ئەبەوانەوە ناسراون فلان وەشانخانە مەسەڵەن زیاتر کاری چیرۆک بڵاو دەکاتەوە. پێشیش دێکە خودی وەشانخانەکان دەستەیەکی یا لێژنەیەکی هەڵسەنگاندن دادەنێن، وەختێک نووسەر کارێک دەنێرێ بۆ چەند نەفەر لە داوەری دەنێرن بە ئیستلا یا چەند هەڵسەنگێنەر کارەکە هەڵدەسەنگێنن لە بواری زانستیەوە، لە بواری بە ئیستلا علمیەوە کە ئایا شایانی چاپکردن لەم وەشانخانەیە هەیە یان نا. لێرەدا گرفتێکی دیکە کە هەیە وەشانخانەکان بۆیان ناڕەخسێت کە لە بواری ئابووریشەوە هەڵی سەنگێن کە ئاگە ئەو کتێبە بڵاوکەینەوە چەندە دواتر ئاوەردەی مادی بۆ ئێمە دەبێت، یعنی ئەم هەلە بۆ وەشانخانە لە ڕۆژهەڵات نرەخساوە گرفتە نووسەریش توش دەکات. بۆیە ئەو جوورێکە کاک لوقمان فەرمووی نە نووسەر دەتوانێت بژیوی ژیانی خۆی پێبەرێتە سەرێت، نە ڕەنگە وەشانخانەش بتوانێت، بۆیە دەبێت اشتراکی پێکەوە پارەکەی بدەن. گەلێک سپاس دەکەم. سەیران خان وەکو کاکاوانیش ئاماژەی پێدا بەردەوام جۆرێک لە ڕەخنەگرتن هەیە لە نێوان نووسەران لەگەڵ وەشانخانەکانە. ئایا ئێوە وەکو وەشانخانەی خۆتان ئەو بابەتانەی کە دێتە لاتان دێن تایبەتمەندی بکەن بۆ نمونە تەنیا چیرۆک، ڕۆمان، ئەو بابەتانەی کە کۆمەڵایەتیە تەنیا بڵاوەکەنەوە یان هەموو بابەتەکان ئێوە بڵاویەکەنەوە؟ ئێمە خۆمان وەکو شانخانەی خۆمان و شانخانەی مادیار تەکڕەهەندی نیە
واتاوانەیە کە بڵێ بابەتێکی تایبەتی هەڵبژارد بێت تەنیا لەو بابەتا کتێب بڵاو بکاتەوە یا کتێب چاپکانە خێر ئێمە کتێبی ڕۆمانمان هەیە شعرمان هەیە چیرۆکمان هەیە بابەتی فەلسەفی و فکری و مێژووی سیاسی و تەنانەت جگە لە هەمووی ئەمانش ئێمە بەشێکی تایبەتی بۆ مناڵانیشمان هەیە کە ئەوی چیرۆک و بەشی گەنجان و هەموو بابەتێکی تێدایە ئەوە نییە کە بڵی بابەتێکی جیاوازە بەڵام لەوانەیە هەندێک جیاکاری هەبێت بەپێ ئەوەی کە یانێ تۆ ئەبێ پێویستیەکە بزانی پێویستی کۆمەڵگاکە پێویستی کتێبخانەی کوردی بزانی و بەپێ ئەوە کتێبەکانت هەڵ ئەبژێری جیایەکەیتەوە و هەندێشت هەیە کە پێوەرە بۆ شانخانەکان دیارە زمانە ئەوەی کە پاراو بێت ئەو بابەتە کە دێتە بەردەست لەباری زمانەوە شتێکی پاراو باش بێڕێک و پێک بێت یەکێکی ئەوەیە وەکوتم پێویستیەکەیە کە کۆمەڵگا پێویستی بێ ئەوشتەوە کتێبخانەی کوردی کەم بێت ئەوشتە بۆ نمونە ئێمە بابەتە زانستیەکانمان یانێ لە کتێبخانەی کوردیا بەڕاستی زۆر کەمە یانێ کەم کەس دەستی بۆ بردووە وەکو وەرگێڕان چ وەکو نووسین و چ وەکو چاپ و بڵاوکردنەوە بەڵام وەکو شانخانە ئێمە نەخێت تەکڕەهەندی نین هەر کتێبێک کە باش بێت کە پێویستی بێ و لە لیژنەکەمان ڕێی پێ بدرێت پێشوازی لێ ئەەکەین و چاپی ئەەکەین و بڵاوی ئەەکەینەوە و لەسەر بڵاوکردنەوەی ژەرەوە ئێمە بەشی تایبەتی بڵاوکردنەوەمان هەیە کە جیاوازە لە وشانخانە یانە جگە لە وشانخانەی مادیار ئێمە بەشێکی تایبەتمان هەیە ناوەندێکی تایبەتمان هەیە ناوەندی کتێبی ماد کە تەنیا و تەنیا کاری بڵاوکردنەوەی کتێب ئەکات و هەم کتێبەکانی وشانخانەی مادیار هەم هەندێک کتێبی ترکە لە نووسەریان لە کەسانێکی تر وەری ئەگرین و بڵاوی ئەەکەینەوە تا ئەمە شتێکی تایبەتە تەنیا بە بڵاوکردنەوە زۆر باشە کاک لوقمان هەر ئەم پرسیارە بەس بە جۆرێکی دیکە ئەو ڕەخنانەی کە نووسەران لە خاوەن وەشانخانەکانیان هەیە ئێوە چۆنی دەبینن سێرانخان باسی زمانی کرد وەشانخانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەموو شێوەزارەکان سۆرانی کرمانجی هەورامی ئەتوانن بەرهەمەکانتان چاپ و بڵاو بکەنەوە؟ وڵایی تا ئێستا کێشەی زمانمان نەبووە کە بڵێم ئەوە زمانی سۆرانیە چاپ دەبێ ئەوە زمانی هەورامیە چاپ نابێ ئەو پرۆسا بووە هەر کتێبێک بێت چ سۆرانی بێت چ هەورامی بێت چ کرمانجی بێ دەڕۆ بۆ وەزارەتخانە و لەوێ بریاری لەسەر دەدرێت کە چاپ ببێ یا نەبێ ینی تێبینێک نییە لەسەرەوەی کە حتمما دەبێت بە زمانی سۆرانی بێ یا بە زمانی ینی وەکو وەشانخانەکان ئێوە ئازادن ئەمە بۆ بوارە ئازادین و کێشەی ئەوەمان نەبووە تا ئێستێ لە ڕاستیشدا بڵاوکردنەوەی کتێب کە نووسەر هەمیشە ڕەخنە لە وشانخانەکان دەگرێت کە کتێبەکەی بە باشی بڵاو نابێتەوە پرۆسێکە چۆن کاکاوان فەرمووی کە نووسەر بەس ئەرکی نووسینی کتێبەکەی هەیە لەلای ئێمەش وەشانخانەکان چاپەمەنەکان بوان گرنگە کتێبەکە بە باشترین کوالیتە چاپ بێ لە بەداخەوە چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات مرکزێکی ناوەندێکی وامان نییە کە بڵاوکردنەوەی کتێبی کوردی واستۆ بێ ینی تایبەت دانرابێ ئەو کتێبانە لە وەشانخانەکان وەرگێ جا چ لە شارە کوردەکان چ بۆ دەرەوە بۆ ئوروپا چ بۆ دانیشگا گەورەکانی دنیاە بنێردرێ ئەمە کێشەیەکی کە زۆر هەمانە ئەوەیە نووسەر دەڵە کتێبەکەم لە دەرەوە وڵات داوای دەکەن دەی ئەمە دوو کتێب چۆن بنێرین بۆ دەرەوە وڵات سیستمی هەم پۆستی باشووریە هەم لە ڕۆژهەڵاتەیە بەرە قەیرانی لەسرە پارەی زۆر تێردەچێ تێچووی کتێبەکە زۆر دەبێ بۆ کەسەی کە داوای کتێبەکە دەکات پاس ئەوە بۆشایەکەیە دەبێت بەڕاستی ئەو بەشە فکری بۆ بکرێتەوە ئیشی بۆ بکرێت یا کەسانێک بێن لەو بەشەیدا ببنە ئیسپانسێر کە تایبەت بۆ بڵاوکردنەوەی کتێبی کوردی فکرێک بکەنەوە و ئەو زۆر باشە کاکاوان ئێوە کە بەرهەمەکانتان بە کوردی بڵاوەکەنەوە ئایا پێشەکی فارسی پێویستە یان ڕوونکردنەوەیەکی فارسی یان هەرەتوانن بە پێشەکیەکەشی کوردی بێ و بڵاو بێتەوە ناگەمە بەستتان لە ناو کتێبەکەدا بە هیچ شێوە پێویست نییە کە حتا یەک خەتیشی فارسی بۆ شیکردنەوە لە ناو کتێبەکەدا هەبێت کتێب بە کوردی نووسراوە لە پێشەکیرا لە ناوەڕۆگرا لە هەر شتێک کە تێیدایە هەر بە کوردی دەنووسێت چۆن بەرهەمەکە کوردیە و خودی وەشانخانەکانیش تر بەرهەمی کوردی چاپ دەکات بۆی خۆت بە دڵخۆشیەوە ڕێگیریەک لەوەی نییە کە حتمما ئێمە پێویست بەوە بێ کە حتمما کتێبەکانمان لە پێشەکیدا یا چەند دەقی فارسی تێدا بێ بۆی کە ئێستا شوێنێک تێبگاگەر مجەویزی وەرگن لە وەزارەتخانە ئیتر کێشەی تازە نابێت
باشە ئەوەندەی کاکاوان بەدیت کردبێ بۆ نمونە بەرهەمێکی خۆتان بەرهەمێکت بە کوردیە بەرهەمێکت بە فارسیە ئایا ئەو قۆناخانەی تێپەڕبوون بۆ وەرگرتنی مۆڵەت و بڵاوکردنەوەی هەر وەکو یەکە یان هەستت بە جیاوازیە کردووە؟ من بەو شێوە هەستم لە ڕاستیدا بە جیاوازی نەکردووە ڕەنگە ئەمە وەشانخانەکان باشتر بتوان وەڵام دەنەوە وەلی لە هەردوو گلاوە هەم بە کوردی هەم بە فارسی ئەمە ڕێگەیەکی یاسایی هەیە لە ئێران و دەبێت و ڕێگە یاسایی بگرێتە بەر ڕەنگە زۆر دەفعی اتفاقاً پێشیش دێکە بەرهەمێکی فارسی درەنگتر مجەویزی بێتەوە چۆن لە ئێران ئەم ناوەرۆکەی کە باز دەکرێت ئەم ناوەرۆکەیە کە گرنگە دەنا زمانێک کە بێسلاپی باز دەکری ئەوەندە ڕێگیری ناکرێت هیچ کێشێکی نیە تەنانەت زاراوە گەلی جیاوازی کوردیش هەر لە بڵاو دەبێتەوە ئەگەر کەمتر بڵاو دەبێتەوە بە بۆنەی نەبوونی کە نووسەرە یا بە بۆنەی نەبوونی خوێنەر یانە ئەوەندە وەشانخانەکە بۆ لای ناچێت کە بەرهەمەکە بڵاوکات و دەنا جیاوازیەک نێتەوە بە هەر زمانێک بینوسی لە ئێران یەک شێوازی یاسایی هەیە و زۆر جەریش پێش دێکە ڕەنگە عەرزم کردن بەرهەمە فارسیەکە درەنگتر مجەویزی بێتەوە تا کوردی. زۆر باشە سەیران خان وەکو کاک لوقمانیش ئاماژەی پێدا بابەتی بڵاوکردنەوەی کتێب بۆ وەشانخانەکان یەکێک لە گەورەترین کێشەکانە چون تێچوویەکی زۆری ئەبێ لەم نێوەندەدا ئێوە وەکو وەشانخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بیرتان لەوە کردووەتەوە پێکەوە لە بڵاوکردنەوەی بەرهەمەکاندانە هاوکار بن ئەمە تا ڕادێک ڕەنگە تێچووی بڵاوکردنەوەی بەرهەمەکانتان ئاسانتر بکات. وەکو ئێمە وتم وەکو خۆمان ئێستا ناوەندێکمان هەیە بۆ بڵاوکردنەوەی کتێبەکانی بەسمادیاتر تایبەت بە خۆمانە بەڵام بڵێ وەکو ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە ئەگەر بتوانین پەلەی پێ بدەین بۆ ئەوەی کە بیکەینە ناوەندێکی گشتی و هاوکاری وەربگرین لە وشانخانەکانی تر و کتێبی ئەوانەی وەربگرین نەک هەر ئەوانەی ڕۆژهەڵات تەنان ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە ناوەندەکە ئەوەندە پەلەی پێ بدەین کە بتوانێ بێتە ناوەندێک تەنانەت بۆ بڵاوکردنەوەی کتێبەکانی باشووری چونکە ئێستا زۆربەی وشانخانەکانی باشوور لەوەی کتێبەکانیان چاپەکەن ئێمە ئەتوانین ئەوەش بکەین یانێ لە بەرنامەماندا هەیە ئەوەی کە چەندە سەرکەوتوبین چەندکە هاوکاریمان لەگەڵ بکرێت ئیترەوە ئەبێ بڕاتە قۆناغی جێبەجێکردنەوە ئەو کاتدەتوانین کە ئایا سەرکەوتوو بووین تێدایانە بەڵام وەکو خۆمان لە بەرنامەماندا هەیە بەڵێ باشە بۆ نمونە ئێوە وەکو خۆتان بۆ بڵاوکردنەوەی کتێبەکانتان بۆ نمونە لا شارێ وەکو مەهاباد ئەم بەرهەمە بگاتە سەقز و بگاتە ئیلام و بگاتە کرماشان و بگاتە خوڕەماوە بۆ ئەمە چیتان کردووەوە وەکو گواستنەوەی بەرهەمەکانتان ئێمە وەکو گواستنەوەی بەرهەمەکان وە سەرەتا ئێمە کاری ناساندنی کتێبە کاکەین بۆ نمونە لە ماڵپاڕەکانە لە پەیجەکانە کتێبەکە ناسیین کە بڵێ ئەم کتێبە هەیە لەلای ئێمە بەردەستە بۆ بڵاوکردنەوە بە کتێب فرۆش ئەو کادەوانەی کە تەنیا کتێب فرۆشن نەوشانخانەن وەنە بڵاوگەن داوای کتێبەکانەکەن ئێمەش کتێبەکانیان بۆ بەڕێەکەین و جار وایش هەیە بۆ نمونە کتێبێک هەیە کە کتێب فرۆش ئاگای لێ نییەکەوە کتێبە هەیە یان چاپ و یان هاتووە یان هەرچێ ئێمە کە داوای کتێبیستی کە ئێمە دیسان ئەوەشی پێ ئەناسێنین ینی ئەرکی ئێمە وەکو بڵاوکردنەوە وەکو بڵاوگە ناساندنی کتێبەکانە اینجا کە کتێب ناسرا هەندێک جار ئەو یانە لەلایەن نووسەرەوە ئەو ڕخنەیە زۆر جار ئاراستە ئێماکری کە بۆ کتێبەکەم لە فڵان کتێب فرۆشی نییە یا لە فڵان شار نییە یعنی ئەو ئێمە ناتوانین کتێبەکە خۆمان سەربەخۆ بینێنەوەیان ئەبێ ئیلا داواکاریەک هەبێ لەلایەن کتێب فرۆشەوە کە بەڵێ من ئەرکی من ناساندنە پێ ئەناسێنم ئەویش داوایەکە کە داوای کرد بۆی بەڕێ ئەەکەین و ئەگاتە دەستی بەڵێ زۆر باشە کاک لوقمان دۆخی ئابووری تا چەند کاریگەری لەسەر چاپ و بڵاوکردنەوەی کتێبە بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لەم یەک ساڵی ڕابردووەیە بۆ نمونە ساڵی ڕابردوو ئەگەر تێچووی کتێبێک بۆ نمونە 200,000 تمەن بووە ئەم ساڵ ئەم ڕێژەیە گەشتوەتە چەند؟ وڵا کتێب لە ڕاستیدا قیمەتی کاغاز نرخی کاغاز لە ئاستی جەهانیدایە ئەوە لە تەوای دنیا کاغاز بەرز بووەتەوە و کاغاز گرانە بەڵێ لە ئێرانیش بڵین دەوڵەت پشتگirێکی بۆ کتێب و کاغاز و ئەو ناوەندانە دەکرد ینی کاغاز بە ئەرزێکی بڵین دەوڵەت ئسپانسێری بوو دەهاتە ژوورەوە وەک کالای ئەساسی چاوی لێ دەکرا بەداخەوە ئەوە هەڵگیراوە
ئێستا نرخی کاغەز و زێر لە ئاستی جاهانیدا مشخص دەبێ هەر بۆ بۆیەوە کتێب تێچووی زۆر ڕۆشتۆتە سەرە بەڵێ بگرە تا دوو بەرابەر و سێ بەرابەریش بووە لە ئێران چونکە تمەنی هیچ ناوەندێک یان ڕێکخراوێک دەستگایەک هەیە کە لە چاپ و بڵاوکردنەوەی کتێب بە کوردیەکاندا هاوکاری معنەوی و مادی وەشانخانەکان بکات بەگشتی نەوەڵا مەگە میسانایەکی خێرخواز و خەمخۆری ئەو بوارەی بمبیان هەیە یارمەتی وەشانخانەکاندا دەنا بەگشتی وەک ناوەندێکی ڕسمی شوێنێکی وانە نەش بۆ تا ئێستەیە کەمە بڵین ئاگادار بینەوە ئەو شوێنانە هەن کە یارمەتی بۆ چاپ و بڵاوکردنەوەی کتێب دەدەن هەرەوەش چاپکردنی کتێبی سەخت کردووە زەحمەت کردووە بۆیە پێم وایە هەتا هونەر دەبێ وا فکری بۆ بکرێتەوە کە هونەر خۆی بژێنێ ئەما گە بتوانین ئەو پرۆسەی خێنەر زۆرکەین کتێبەکان بە جوانی بڵاو ببنەوە لە داهاتی کتێبەکان بتوانین کتێبی کە چاپ بکەینەوە ینی وەک بیزنسێک چاوی لێ بکەین پێم وایە باشتر ئەو شتە حەل دەبێ و دەگاتە سەرنجام زۆر باشە کاکاوان دێمە لای بەڕێزت ئایا نووسەری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەتوانێت ئەنجامی بەرهەمەکەی خۆی لە بواری مادی وەربگرێتەوە بەداخەوە لە ئێران و لە ڕۆژهەڵات پێم وانە هیچ نووسەرێکی کوردمان هەبێ لە ڕێگەی کاری نووسینەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی بەرهەم بە تایبەت کتێبەوە بتوانێت کە داهاتێکی هەبێتەوە داهاتە بژیوی ژیانی ڕۆژانەی پێ بەرێتە سەرە تەنانەت زۆر نووسەرمان هەن زۆر شاعیرمان هەن کە بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان خۆیان مەجبورن بە پارەیەک بە وەشانخانە بدەن کە کارەکە بڵاو کاتەوە چۆن هیچ ئاوەردەیەک یا هیچ بە دەستکەوتێکی مادی ئابووری بۆ نەوەشانخانە دەبێ نە بۆ بەئیسلا نووسەر دەبێ هەم بۆ خاتری قیمەتی کاغەز و ئەو شتەیە هەم بۆ خاتری کەمبوونی خوێنەرە لە واقعیدا دەبێت ناوەند و دەستگایەک هەیە لەم بوارەوە یارمەتی نووسەرانی کورد لە ڕۆژهەڵات بدا هیچ ناوەندێک نییە کە بەئیسلا یارمەتیدا نووسەرەکان وەکو حرفە وەکو پیشە وەکو کار مەشغوڵیەتی کاری دیکەن کاری نووسینیش لەگەڵ ئەم کارەی ترە دەکەن لایەکیان بۆ کاری بەئیسلا ئابووری خۆیانە لایەکیش وەکو نووسەر و ئیتر توێژەر کاری بڵاوبوونەوە دەکەن بۆیە زۆر کەس یا ناچارە کاری ڕۆژنامەوانی بکایستێ ئەگەر زۆر بەئیسلا ئەوەندە تاکیدی جەختی لەسەر نووسین بێ یان ناکاری تری دیکە بکە دەنا ئەوەی کە ئێمە چاوەڕوانیەوەمان هەبێت کە نووسەرێک بە پێی بەئیسلا بڵاوکردنەوەی بەرهەمەکانی ئەوەندە دەستکەوتی مادی هەیە کە بتوانێت ژیانی ڕۆژانەی بەسەر بەرن نا کاکاوان زۆر بە کورتی بمبورە زۆر جار نووسەران لە بڵاوبوونەوەی بەرهەمەکانیان بە شێوەی PDF ڕەخنەی لێگرن بەڵام ئەمە ئەگەر بە جۆرێکی جوان ڕێک بخرێت وا ناکا کە بەرهەمەکە زووتر و ئاسانتر و هەرزانتر بگاتە دەست خوێنەر بێگومان وەختێکی ماوە چاوی لەکەین کە دەمان هەیە فقط کارەکانمان بخوێندرێتەوە بەڵێ لە ڕێگەی PDF-ەوە زۆر ڕاحەتر دەگاتە بەردەستیان وەلی خودی PDF یا فەزای مەجازی هەمیشە کێشێکی هەیە کە شێوازی خوێندنەوە فۆرمی خوێندنەوەی لەگەڵ کاغەز زۆر فەرق دەکات بە باسێکی جیاوازی ئیتفاقەن تێۆریکیشە ئەوە زۆر دەفە ئیتفاقەن زۆرینەی PDF-ئەکان دەبێتە هۆی ئەوەی کە کەس سەردانیان نەکە بۆ لایەن نەچێ دڵخۆشکەرە بۆ هەر نووسەرێک کە کتێبەکەی چاپ ببێ و لە پشتی شیشەی کتێبفرۆشەکاندا بدرێ هەست بکرێ لە ناو جانتای خوێنەرەکەیدا بێ لە ناو کتێبخانەکەیدا بێ بێگومان ئەم چاپبوونەم هەستە معنەویەش دەدا بە نووسەر بە شێوەی کلاسیکە و کارێ دەکات لایەکی تریشەوە ئەگەر بەرهەمێک کاری چاپیەکەی بە شکلی بە شێوازی کتێب هەبێ وەلەو لاوە PDF-ئەکەی بڵاوکرێتەوە ئەمە زەرەرێکی ماڵیە کە لە هەم نووسەر دەدرێ و هەم لە وەشانخانەکە دەدرێت چۆن زۆر جار نووسەر بە پێی قەرارداد یا گرێبەستێکی لە سەدی یا 15% لەگەڵ وەشانخانەکە گرێبەست دەبەستێ و بەرهەم ئەو پوڵەکەمەشی بۆ ناگەڕێتەوە گەلێک سپاسانەکەم هەرێک لا بەڕێز سەیران سەعیدپور بەرپرسی بەشی بڵاوکردنەوەی وەشانخانەی مادیار بەڕێز لوقمان ڕەحمانی
بەڕێوبەری وەشانخانەی مانگ و بەڕێز کاوان محەممەدپور نووسەر و ڕەخنەگری ئەدەبی گەلێک سپاسانەکەم بەرەزان سپاس بۆەوەش کە تاوەکو ئێستا بینەر و بیسەرمان بوون سەلامت